ئەو کاتتان باش ئەوڕۆکە لەسەر پرۆژە استراتیژیەکانی 2030 محەممەد بن سلمان لە سعودیا قسە دەکەین کە بە دیدگای 2030 سعودیا ناسراوە و کاریگەریەکانی ئەو پرۆژانە لەسەر سیاسەتی ناوچەکە ژنان و گۆڕانکاری لە ئیسلامی داخرا و کە قەفەزی ژنانە بۆ ژیانێکی ئۆکۆنۆمی و بەراوردی ئەمە دەکەین لەگەڵ سوڵتانەکانی ناوچەکە و پرسیاری ئەوە دەوروژێنین ئایا ئەو گۆڕانکاریانەی کە سعودیا دەیکا دەبێتە دەرسێک دەبێتە وانەیەک بۆ سوڵتانە بچووکەکان کە چاو لە سعودیا دەکەن یان نا. هەروەکو هەمووتان دەزانن محەممەد بن سلمان شازادەی سعودیا کوڕی بن سلمان ئەلسعود کە تەمەنی 30 ساڵێکە ئیتر پرۆژەیەکی هەیە بۆ ساڵی 2030 ئەو پرۆژەیەکی زۆر گەورەیە پرۆژەیەکی زۆر بەهێزە و ئەو پرۆژەیە گرنگترین شتی لە بۆ وڵاتە نەوتیەکان ئەوەیە کە لە ساڵی 2030 بەدواوە سعودیا پشت بە سامانە نەوتیەکان سامانە کانزاییەکان نابەستێ. باس لەوە دەکەین هەروەکو دەزانرێ لە ساڵانی هەفتاکانەوە سعودیەکان زانایانی سعودیا و یانیش مفکرانی سعودیا دەوروبەری پاشا گەیشتونەتە ئەو قەناعەتە کە ڕۆژێک دێن نەوت نەمێنێ و یانیش کەم بێ و یانیش بایەخی نەوت وەکو جاران نەمێنێ و ئەگەر بێت و ئەمان نەمێنێ ئەوە سعودیا دەبێ بگەڕێتەوە سەردەمی وشتر و ڕەشماڵەکانی بیابان بۆیە دەیانەوێ لە ساڵی 2030 بەدواوە داهاتی نانەوتی بۆ 1 تریلیۆن ریال بەرز بکەنەوە. پرۆژەکە پرۆژێکی زۆر گەورەیە هەمیان ناتوانین باس بکەین بەڵام چەند سەرەداوێک باز دەکەین لە پرۆژەکاندا تەماشا دەکەین بە سەدان بە هەزاران ساڵۆنی ئاهەنگێران ساز دەکرێن مۆزەخانە ساز دەکرێن و ئیتر پشت بە جیهانی دیژیتاڵ و عەقڵی دەستکرد دەبەستێ و لە هەمووی گرنگتر لە بۆ ناوچەکە خستنە پێشەوەی ژنانە واتە ژنان لە دام و دەستگا بنچینەی و مۆدێرنەکاندا پلەیەکی باڵایەن پێدەدرێت. هەمومان دەزانین نوێنەری فدراسیۆنی نێودەوڵەتی بۆ بۆشایی ئاسمان مەشعەل شەمێریە کە مەشعەل شەمێری کە ئیتر ئافرەتێکە تەماشا دەکەین هەوڵ ئەدەم لە وێنەکانیش بێنمە سەر ئەکرانەکەتان بەڵێ ئەوە ئێستا کە یەک دقە بەڵێ ئەوە دەبینن ئەوە نوێنەری سعودیە بۆ بۆشایی ئاسمان فدراسیۆنی نێودەوڵەتی بۆشایی ئاسمان مەشعەل شەمەری و هەروەها پەروەردە و ڕەخساندنی کار بۆ ژنان و گەشتیاری بۆ گەشتیاری نوێنەری مافەکانی مرۆڤیش هەر ژنێکە لەلایەن محەممەد بن سلمان تاینکراوە بەڵام لە هەمووی گرنگتر هەروەکو لە وێنەکەدا دەبینن شاژنە جوانەکەی سعودیەیە. ئیتر ئەمانە پێمان دەڵێن کە سعودیا ئیتر ڕێگایەکی نوێی بەسەر کردێتەوە ئەو ڕێگایە هەم پێچەوانەی ئاین و دابوونەریت و ڕێساکانی وەهابیەتە لە سعودیا و هەم پێچەوانەی دابوونەریتی دەوڵەتی ئیسلامی تندڕۆ و داخراوە و لە هەمان کاتدا ئەمە تەنانەت لە ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیدا ئەتوانین بڵین شتێکی نوێیە بە تایبەتی نوێ بە وڵاتێکی وەکو سعودیا کە بنچینەی دیوارەکانی ئەو دەوڵەتە بریتە لە وەهابیزم. بۆیە لەو بەرنمەیەدا دەمانەوێ ئیتر پەیوەندی نێوان وەهابیزم و دەوڵەت وەهابیزم و پادیشا هەندێک ڕوون بکەینەوە ئەگەر ئەمە ڕوون نەکەینەوە بێگومان ناتوانین لە بابەتەکە بگەین چونکە بابەتەکە بەتەنیا ینی ئامانج لەو بابەتە بەتەنیا گەیاندنی زانیاری نییە چەند زانیاریەک بەڵکو لەمە زیاتر بریتە لەوەی کە لە بنچینەی ئیسلامی سیاسی لە ناوچەکە تێبگەین و ئەو ئیسلامیە سیاسیە ئیتر باڵە هەرە تونڕۆکەی وەهابیزمە هەروەکو دەزانن لەناو ئەو باڵە تونڕۆیەدا کەسانی وەکو ئوسامە بن لادن دەرکەوتن کە توانیان لە ئەفغانستان لە دژی یەکێتی سۆڤیەت شەڕ بکەن و توانیان وڵاتێکی وەکو ئەمریکا بەهەژێنن ئەمانە شتی کەم نین و لەناو ئەو وڵاتدا تەماشا دەکەین گۆڕانکاریەک دروست دەبێ. پرسیاری سەرەکی بۆ ئێمە ئەوەیە ئایا ئەم گۆڕانکاریە
کاریگەری لەسەر باڵەکانی دیکەی ئیسلامی سیاسی دەبێ یان نا وەکو سەلەفیەکان وەکو ئیخوانەکان و هەتا دوایی وە لە هەمان کاتدا ئەمە کاریگەری لەسەر دیواری ئەتنیکی و مەزهبی دەوڵەتە دینیەکانی ناوچەکە دەبێت کە لە پێش گۆڕانکاری کۆسپ و ئاستەنگن یان نا لە هەمان کاتدا ئایا ئەوەی محەممەد بن سلمان دەیکا وەکو هەندێک کەس دەڵێن ئەمە سیکولاریزمە و یانیش ئەمە ڕێچکەی ئەتاتورکە یان نا ئایا بۆ ئەو هەموو ژنانە دەخاتە پێش لە دام و دەستگاکاندا و ئەگەر ئەمانە ئامانجی ئەو بن ئایا چۆن ئەتوانێت لەلایەک ئیدارەی ئەمە بکاوە لەلایەکیش ئیدارەی ئەنجومەنی عالیمەکان بکە ئەلعەولەمە وەهابیە یعنی لە سعودیا وەکو کۆماری ئیسلامی ئێرانە لەوێشدا ئیتر ئەنجومەنێکی ئاینی هەیە کە پێیان دەگوترێ عەولەماکانی ئیسلام عەولەماکانی ئیسلام بەردەوام ڕاوێژی بە شێوری بە پادیشا دەکەن و پادیشا بە تایبەتی لە کاتە هەستیارەکاندا لەو بابەتانێک کە ئەکرێ بە پێچەوانەی ئاینی ئیسلام بن زۆربەی زۆری جار پرسوڕا بە عولەماکان دەکا و عولەماکان ئیتر ڕێگای پێدەدەن ئەم کارە بکە یان نەبۆ نمونە سعودیا ڕۆبەڕووی هەڕەشەیەکی دەرەکی دەبێتەوە ئایا ئێمە بانکهێشتی سوپای ئەمریکا یان رووسیا بکەین یان نا ئەمە نمونەیە بابینە سەر وەهابیزم محەممەد کوڕی عەبدولوەهاب دامەزرێنەری وەهابیزمە کار وەکو وتم فۆرمێکی تونند و تیژی ئیسلامیە لە ساڵی 1744 ئەگەر هەڵەنەوەم دەگاتە ویلایەتی نەزدی ناوەڕاستی عەرەبی و بانگەشەی گەڕانەوە بۆ ئیسلامی پاک دەکات ئیتر نازانم ئۆتۆنۆمی پاکمان بینی ئۆتۆنۆمی ڕاستەقینەمان بینی ئیسلامی پاک و ڕاستەقینەش دەبینین ئێستاکە دیارە هەروەکو لێرەدا باز دەکرێت ئیسلامی پیسی شێوی ئیسلامی پاکیش هەیە ویانیش ئیسلام لە بنچینەدا پیس بووە ویانیش پاک بووە ئەو پرسیارش دەوروژێنی و ئەو کاتە ئەوان وەهابیەکان داوای پاراستن لە میری ناوچەکە دەکا کە محەممەد کوڕی سعودە واتە باوکی عەبدولعەزیز ئەلسعود کە دەوڵەتی سعودیا یەکەمین جار دامەزراندووە ئەمانە گرێبەستێک لەگەڵ بنەماڵەی ئەلسعود دەکەن کە یەکتری بپارێزن سعودیا پشگیری لە فۆرمی تونند و تیژی وەهابیەت دەکاتن و لە بەرامبەردا شەرعیەتی سیاسی لە وەهابیەت وەردەگرێت واتە پادیشا و یانیش بنەماڵەی ئەلسعود پشگیری لە مەجلیسی عولەما دەکەن لە بەرامبەردا مەجلیسی عولەما بەردەوام شەرعیەت مەشروعیەت بە هەبوونی پاشا و بنەماڵەی ئەلسعود دەدا و ئەمە بەردەوام دەبێ تا ماوەیەکی دوور و درێژ هەتاوەکو ڕۆژی ئەمڕۆژمان ئەتوانین بڵین بەردەوام دەبێ تا سەدەی 19 ئەلسعود کاریگەری خۆی لە ناوچە دوورگەی عەرەبیدا بڵاو دەکاتەوە واتە لە دەریای سوورەوە تا کەنداوی فارس و دوو شاری پیرۆزی مەککە و مەدینە دەگرنەوە بەڵام لە ساڵی 1970 ئەگەر هەڵە نەبم ئەو کاتە عوسمانیەکان هێرشێک دەکەنە سەر پایتەختی ڕیاض داگیر دەکەن و زۆربەی زۆری سەرکردە ئاینی و سیاسیەکان لە سێدارە دەدەن و ئیتر بنەماڵەی پادیشا ناچار دەبن دیپۆرت دەکرێن و یانیش کۆچ دەکەن و ئیتر بەو شێوەیە سعودیا لە ناو دەبن عەبدولعەزیز ئەلسعود ئیتر باپیرە گەورەکەی پادیشاکان کە تەمەنی 15 ساڵیە لەگەڵ بنەماڵەکەی وەکوتم دیپۆرتی قەتەر و بەحرێن و دواییش کوێت دەکرێن و لە ترسی عوسمانیەکان خۆیان لە کوێت دەشارنەوە ویانیش لەوێ دەگیرسێنەوە بەڵام عەبدولعەزیز لە ساڵی 1902 کە ئیتر لەگەڵ براکانی لەگەڵ ئامۆزاکانی کە لە 6 کەس پێک دێن لە کوێتەوە بە سواری دەگەنە ڕیاض و لەوێ ئیتر هێرشی سەر پادیشای ئەو کاتێ عوسمانیەکان دەکەن و دەیکوژن و لە ناویان دەبن و بەو شێوەیە ڕیاض دەخەنە ژێر کۆنتترۆلی خۆیان لە ساڵی 1923 دا مەککە و مەدینە دەگرن بەڵام بۆ ئەوەی مەککە و مەدینە و هەموو بیابانی سعودیا بگرن کە بیابانێکی زۆر بەرفراوانە هەروەکو لە نەخشەدا بینیوتانە ئیتر پێویستیان بە هاوکاری و ڕێککەوتن لەگەڵ بەدەویەکان دەبێ حتا لەگەڵ ئیخوانە سەرەتاییەکان دەبێ و ئەمە لە سەردەمی جەنگی جیهانی یەکەمدا زیاتر دەردەکەوێ بەڵام لە ساڵانی 1924 بەدواوە کە هەردوو شارە گەورەکەی پیرۆزی ئیسلام واتە مەککە و مەدینە دەگرن ئیخوانەکان لە ژێرەوە هەوڵ دەدەن
وهابیت بایپاس بکەن وەکو ئەوەی وهابیت طریقەتێکی ڕاستی ئیسلام نییە ئیتر ئیخوانەکان دەیان هەوێ بێنە سەر دەسەڵات و ئەمە بە پێچەوانەی دابوونەریتی و ڕێککەوتنی پێشووی نێوان وهابیەکان و پادیشای سعودیە واتە جیاوازیەک لە نێوان ئیخوانیەکان و وهابیەکان ئەوەیە وهابیەکان مەجلیسی عولەمایان هەیە مەجلیسی عولەما لەلایەن پادیشا دەپارێزرێ بەخێو دەکرێ و ئیتر بەردەوام ئەوانە شێوری بە پادیشا دەدەن پادیشاش ناچارە گوێ لەوانە بگرێ لە هەمان کاتدا ئەوان شەرعیەت بە پادیشا دەدەن و دەستوەردان لە کاروباری سیاسی ناکەن واتە وهابیەکان بۆیان نییە بێنە سەردەسەڵات و ببنە وەزیر و ببنە پادیشا و ئەم جۆرە شتانە بەڵام ئیخوانەکان لە هەموو شوێنێکدا لە کاتێکدا لەگەڵ لایەنێک ڕێک دەکەون بۆ ڕوخاندنی لایەنێکی دیکار وەکو لە مسردا دەیبینین لە هەمان کاتدا دوایی هەوڵ ئەدەن لەگەڵ کودەتا لەسەر ئەو لایەنە بکەن کە لەگەڵی ڕێککەوتنە و بێنە سەردەسەڵات ئیتر ئەمە وا دەکاتن کە عەبدولعەزیز دوای 1925 ئیتر ناچار دەبێ شەڕی ئیخوانە سەرەتاییەکان بکە و بۆ ئەوەی شەڕی ئیخوانە سەرەتاییەکان بکەن دیسان دەگەڕێتەوە بۆ مەجلیسی عولەما و ئیتر داوا دەکات کە بیانوەکی بۆ بدۆزنەوە بۆ ئەوەی شەڕ لەگەڵ جەنگاوەرانی دیکەی مسلمان بکە کە ئەمەش بە پێی دابوونەریتی ئیسلام و سعودیە نابێت دوو لایەنی ئیسلام شەڕ یەکتری بکەن ئەمەش ناکۆکە بەڵام ئیتر وهابیەکان ڕێگای پێ دەدەن ئیتر ئەمە بنچینەی ناکۆچیەکانە لە نێوان ئیخوان و ئیخوانە سەرەتاییەکان دەڵێم و لەگەڵ وهابیەکان ئیتر ئەمە لایەک لە ساڵی 1932 ئیتر عەبدولعەزیز کوڕی ئەلسعود خۆی بە پاشا ڕادەگەیەنێت و سعودیای مۆدێرن ڕادەگەینێ واتە دەوڵەتی سعودیا ڕادەگەێت نەوەکو سعودیای مۆدێرن لە هەر عەشیرەتێک کچێک دەخوازێ و بزانم 20 ژنی هەیە و 45 کوڕی شەرعی لەو ژنانە هەیە بەڵام کچەکانی دیار نین چونکە ئەو کاتە کچ حیسابی بۆ ناکرێ حیسابی مرۆڤیژی بۆ ناکرێ ئیتر لەو کاتە بەدواوە دوای ئەوەی 45 کوڕی دەبن و عەبدولعەزیزیش ئیتر ئامۆزاکانی حتا براکانی بایپاس دەکا و هەموو دەسەڵات و سەروەرن و سامانە سەرەکیەکە لەسەر کوڕەکانی بڵاو دەکاتەوە ئیتر ئەمانە بەردەوام لە ناو بنەماڵەی ئەلسعودا بەردەوام هەتاوەکو ئێستا تەماشا دەکەین ناکۆچی هەیە بەردەوام ئیتر براکان بەیەکەوە کارێک دەکەن بەڵام دوای ئەوەی براکان هاوسەرگیری دەکەن و مناڵی زۆریان دەبن ئیتر ئەو برایانە و ئەو ئامۆزایانە فڕێ دەدەنە پەنایەک و ئیتر هەموو دەسەڵاتەکە لەسەر خۆیان تاپۆ دەکەن و براو ئامۆزاکانیش دەبنە ڕێکەبەریان لە ساڵی 1933 ئەمریکیەکان جاری یەکەم نەوت دەدۆزنەوە یعنی ئەمریکیەکان و بریتانیەکان نەوت دەدۆزنەوە و ئیتر ڕێککەوتنی نەوتی ئەنجام دەدرێ و ئەو ڕێککەوتنەش لە دوایی جار دەگاتە ئەو ئاستەی کە کۆمپانیایی ویانی چڵگەی نەوتی ئارامکۆی ئێستا ساز بکرێت کە گەورەترین چڵگەی نەوتی جیهانە و ئەو ڕێککەوتنەش بە هەمان شێوە لەلایەن عولەماکانەوە سەرەتا هەندێک ناکۆچی لێ دەکەوێتەوە بەڵام دوایی ڕێک دەکەون و ڕێگا دەدەن پاشا بە هاوکاری ئەمریکیەکان و کۆمپانیا ئەمریکیەکان ئیتر نەوت دەربێنێ و هاوردەی دەرەوە بکەن لە ساڵی 1945دا نەوت بە تەنیا نابێتە بابەتێکی ئابووری لە هەمان کاتدا دەبێتە بابەتێکی ئاسایشی بەخۆتان دەزانن لەو ساڵانەدا جەنگی جیهانی دووەم هەبوو کەشتەکانی وڵاتانی هاوپەیمانان بەردەوام لە دەریای سوور دەریای عەدەن بابل مەندەل و لە دەریای سپی ناوەڕاستدا جم و زۆڵیان هەیە لە هەمان کاتدا لەو دەوروبەرانەی یعنی لە دەوروبەرانی دەریای سپی ناوەڕاستدا هێزەکانی ئەمریکا هەنە تانک و تۆپیان هەیە و ئەمە هەمویان بە وزەی نەوت کار دەکەن واتە نەوتێکی زۆر پێویستەوە ئەو نەوتە دەبێت لە نزیکی ئەو شوێنە دەربهێنرێ و بگاتە دەستی سەربازەکان و کەشتیە شەڕیەکان بە تایبەتی کەشتیە دەریاییەکان ئەو کاتە فرانکلین ڕۆزڤێلت بانکهێشتی پاشا دەکا پاشا عەبدولعەزیز دەکا و لە کەناڵی سوێس لە ناو کەشت ئەیس کۆ دەبنەوە ئەو کۆبوونەوەی زۆر گرنگە لە بەرامبەر نەوتدا پەیمانێکی ئاسایش لەگەڵ شا عەبدولعەزیز مۆر دەکا و پێی دەڵێ ئەگەر بێت و ئەمریکا
نوتی سعودی یعنی ئەگەر بێت و سعودیا نەوت بۆ هێزە هاوپەیمانەکان مەرزنی ئیلا ئەمریکا بێ هەموو هێزە هاوپەیمانەکان دابین بکە ئەوە لە بەرامبەر ئەوەدا ئەمریکا چەک و تەقەمەنی و مەشق و ڕاهێنان بە سوپای سعودیا دەکە و سوپایەکی بۆ دروست دەکە هەروەکو ئەو کاتە ئیتر بنکەی سەربازی دەهڕان ساز دەکرێت ئێستا کەش گەورەترین بنکەی سەربازی سعودیایە لەو کۆبوونەوەیەدا ئیتر پرسی جوولەکەکانیش جاری یەکەم لەلایەن ڕۆزفێڵدەوە بە گوێی پاشا عەبدولعەزیزدا دەدرێت کە جوولەکەکان لە بارودۆخێکی نالەباردانا دەبێ هەوڵ بدرێ دەوڵەتێک یان شوێنێک بۆ جوولەکەکان لە فەڵەستیندا ساز بگرێت عەبدولعەزیز ئیتر هاوخەمی خۆی دەربارەی ژیان و نەهامەتی جوولەکەکان باز دەکات بەڵام ئەڵێ ئەمە نەعەدالەتیە نادادوەریە جوولەکەکان لە ئەوروپا ئیتر دەچەوسێنرێنەوە بۆ دەبێت لەسەر حسابی فەڵەستینیەکاندا ئیتر پاداش بکرێنەوە ئەمە لە کۆبوونەوەی یەکەمیندا قبول ناکە بەڵام لە دوای کۆبوونەوە کە تاو دەبێت ڕۆزڤێڵ نامەیەکی بۆ عەبدولعەزیز دەنووسێ و پێی دەڵێ دڵنیات دەکەمەوە من بەردەوام دەبم لەسەر هاوکاریکردنی جوولەکەکان بەڵام کارێک ناکەم کە دڵی عەرەب و دڵی مسلمانان بشکێن و بەڕاستیش هەتاوەکو ڕۆزڤێڵ دەمرێ بڕیارێکی وانادا ویانیش پیلانێکی وای نییە کە بە تەواوەتی دڵی عەرەبەکان بڕەنجێنێ و ئیتر هیچ شتێک لە بۆ فەڵەستین نەکا دەوڵەتێک لەسەر حسابی فەڵەستینیەکان لە بۆ جوولەکەکان ساز بکە هەر بەردەوام دەیهوێ هاوسەنگێک بدۆزێتەوە کە هەردوو لایەن ڕازی بکە بەڵام زۆری پێناچێت دوای ئەو هەموو کۆبوونەوەانە ڕۆزڤێڵ دەمرێ و جێگرەکەی هاری ترومان دێتە سەردەسەڵات هاری ترومان کەسێکی زۆر ئیتر نزیکە لە زایۆنیەکان لە ساڵی 1940دا بانکهێشتی شازادەی ئەو کاتە کوڕی عەبدولعەزیز دەکا کە ئەو کاتە شازادە فەیسەڵە هێشتا شازادەیە نەبووە پادیشا ئیتر بانکهێشتی فەیسەڵ دەکا بۆ بارەگای نەتەوەی گرتوەکان بۆ ئەوەی لەسەر کێشەی فەڵەستین قسە بکەم و ئەو کاتە ژەنەڕاڵ جۆرج مارشال پێشوازی لە فەیسەڵ دەکا پێی دەڵێ سەرۆک ترومان لە کۆبوونەوەکەدا بەڵێنت پێدەدا کە دەنگ بە دروستکردنی دەوڵەتی ئیسرائیل نادا بەڵام لە کۆبوونەوەکەدا بە پێچەوانە ئیتر ترۆمانیش وەکو سەرکردەکانی دیکە دەنگ بە دروستکردنی دەوڵەتی ئیسرائیل دەدا شازادە فەیسەڵ ئیتر ئەمە وەکو سوکایەتێکی زۆر زۆر گەورە دەبینێ و دەگەڕێتەوە سعودیا ئیتر لە ساڵی 1940 سعودیەکانیش هێزێکی بچووک دەنێرنە فەڵەستین بۆ ڕووخاندنی دەوڵەتە تازە پێگەیشتەکەی ئیسرائیل بەڵام بە شکست خواردووی دەگەڕێنەوە و هیچ سوودێکی نییە و لەو کاتیوە بەدواوە ئەتوانین بڵێن شەڕ ئەگەر شەڕێکی فیزیکیش نەبێ شەڕێک لە نێوان سعودیا و ئیسرائیل بەردەوام لە ئارادایە و سعودیەدان بە ئیسرائیل نامێت ئیتر لە ساڵانی پەنجاکان و ناوەڕاستی پەنجاکاندا گۆڕانکاریەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕووەدا ئەویش ئەوەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پەیتا عەرەبە ناسیۆنالیستەکان دێنە سەر دەسەڵات ینی ئەو ناسیۆنالیزمەی کە لە فەڕەنسا و لە ئەڵمانیا هەبوو ناسیۆنالیزمی ئەوروپی ڕوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش دەکات لە دوای تورکیا ئیتر ڕوو لە مسر دەکات جەمال عەبدولناسر دێتە سەر دەسەڵات کە دێتە سەر دەسەڵاتیش ئیتر کەسێکی پان عەرەبیە خۆی بە ئەڵمانی و سۆسیالیستیش دەناسێنێ کەسێکی زۆر توندە لە بەرامبەر ئیسرائیل و ئەمریکا و لە هەمان کاتدا پشتگیری یەکێتی سۆڤێتیشی لەگەڵدایە هەروەکو وتم ناسر وەکو عەرەبە ناسیۆنالیستەکانی دیکە چاوی بڕیوەتەوە نەوتی سعودیا کە هەڵێ نەفت العەرەب للعەرەب نەوتی عەرەب لە بۆ هەموو عەرەبە ئیتر پاشای سعودیا ناچار دەبێ ئەو پەیمانەی کە پێشتر لەگەڵ ئەمریکای هەبووە و لە سەردەمی دروستبوونی دەوڵەتی ئیسرائیلدا دوای کۆبوونەوەی نەتەوەی گرتوەکان ئیتر دەرزی تێکەوتووە نوێ بکاتەوە بۆیە سەرۆک ئایزنهاوەر بانکهێشتی پاشا دەکاتن لە ساڵی 1950دا ئیتر لەوێ گرێبەستی بە کرێدانی بنکەی دەهران نوێ دەکرێتەوە و سەرمایەکی زۆری لەسەردا دەخەوێنن و وەک بنکەیەکی استراتیژی ئەمریکا تەماشا دەکرێت و لە دواییدا ئەو بنکەیە لە بۆ مەبەستی شەڕی ساردیشدا لەلایەن ئەمریکیەکانەوە بەکار دەهێنرێن و بەڵێن دەدرێت کە ئەمریکا گوشار بخاتە سەر بسر و هەموو هاوکاریەکان لەسەر مسر ئیتر ڕابگرێ ئەمە وا دەکاتن کە سعودیا تا ڕادەیەک دڵنیا بێ لە
لەوەی کە ئەمریکیەکان دەیپارێزن. نامەوێ زۆر درێژی بکەم لەناو بنەماڵەی پاشادا لە ساڵانی 1950 تاوەکو 60ەکانیشدا کۆمەڵێک گروپی ئۆپۆزیسیۆن لەناو بنەماڵەدا دروست دەبن. یەک لەوانە شازادە تەڵاڵە کە بزوتنەوەیەک ساز دەکە، بەڵام ئەمانە هەموو لە کۆتاییدا شکستیان پێدێ، هیچ بزوتنەوەیەک لەمانەدا سەرناگرن. لە ساڵانی 1964 و 1975دا مێژووی سعودیا گرنگە، چونکە ئەو کاتە مەلیک فەیسەڵ پاشا فەیسەڵ ئیتر سعودیا نوێ دەکاتەوە و مۆدرنیزەی دەکات، تەلەڤیزیۆنی سعودیا جاریەکە دروست دەبێت. ئیتر لە هەمان کاتدا ژێرخانی ئابووری نوێ دەکرێتەوە، جادەوە هات و چۆ و هاوردەکردنی بە 100,000 ئۆتۆمبیل و ماشێن بۆ هاوڵاتیانی سعودیا و لە هەمان کاتدا ئیتر بەخشندەی و یارمەتی خۆشگوزەرانیەکان زیاتر دەکرێن، پارک و شتیوە لەو کاتەوە دەکرێنەوە، ئیتر یاری منداڵان و پارک و ئەم زۆر شتانە کە دەکرێنەوە. خەڵک بەگشتی ژیانی زۆر خۆش دەبێت لە سعودیا و ئەمە ناڕزایی لێ دەکەوێتەوە لەلایەن پیاوانی ئاینی. پیاوانی ئاینی ئەڵێن خەڵک کە دەوڵەمەند بوو، پارەی هەبوو، خواردنی باشی هەبوو، برسی نەبوو، خانووی هەبوو، ئیتر شوێنی یاریکردن و ئامرازی بەسەربردننی کاتی زۆر بوو لە خواپەرستی و مزگەوت و مەلا و پیاوە ئاینیەکان دوور دەکەوێتەوە. ڕاستیش دەکەن، یعنی لە هەموو جیهاندا وا بوو لە شوێنێکدا کە هەژاری هەبێ، لە شوێنێکدا کە ئابووری پەک خراپێ، هیچ جۆرە بە هیچ شێوەیەک هیچ هیوایەک لە بۆ خەڵک نەمابێ، لەوێ مزگەوت و خواپەرستی و ئەم زۆرەشتانە زیاتر دەبن. لە سعودیاش وا بووە ئەم کاتە. ئیتر ناڕزاییەکە ئەم کاتە زۆر توندا لە نێوان پیاوانی ئاینی و بنەماڵی پاشادا. بنەماڵی پاشا ئەو کاتە لەگەڵ پیاوانی ئاینی ڕێک دەکەون، ئەڵێن ئێوە دەسوەردان لە کاروباری دەوڵەتدا مەکەن، دەوڵەتیش دەسوەردان لە کاروباری ئاینی ناکە. ئێوەش دەتوانن بە هەزاران گەنج لە مزگەوتەکاندا حتا لە قوتابخانەکاندا پەروەردە بکەن بە ئارەزوی خۆتان، خیتابی مزگەوتەکان، خیتابی ڕۆژی نوێژی هەینی ڕێک بخەن و بە ئارەزوی خۆتان چیتان دەوێت ئەتوانن بیکەن، ئەتوان قورعان چاپ بکەن، ئەتوان پەرتوک بنووسن، ئەتوان خۆتان تەفسیر بکەن. ئیتر بە هەزاران متەفەسیری ئیسلامی لە ناو وەهابیەکاندا ساز دەبێ و ئەمانە پارەیەکی زۆریان پێدەدەن کە بە هەزاران ئیتر سووری و مسری و ئەفغانی و پاکستانی و کورد و فارس و عەرەبەکانی دیکە بانگی سعودیا دەکەن، لەوێ دەرسی ئاینی تونڕەوانیان پێدەدەن و دوایی لەسەر ئەو وڵاتانە بڵاویان دەکەنەوە، بە تایبەتی لەسەر مسر و لەسەر سووریا زۆر بڵاویان دەکەنەوە کە هەردوو وڵات وەکو دژمنی سعودیا دەناسرێن. ئیتر ئەمە وا دەکاتن کە لە کۆتاییدا باسی دەکەین کێشەیەکی زۆر گەورەی لە مەودا درێژدا لێ دەکەوێتەوە. یعنی ئەومەی کە سیاسیەکانی سعودیا کردیان بۆ ڕازیکردنی پیاوانی ئاینی دەبێ ببێتە دەرسێک لە بۆ هەموو ئەوانەی کە خۆیان بە نیمچە پێشکەوت و خواز، نیمچە دیموکرات و نیمچە هاوچەرخ دەزانن کە ناوێ بەو شێوەیە مامەڵە بکرێ بۆ ڕازیکردنی پیاوانی ئاینی و پیاوانی ئیسلامی. ئەتو لە شوێنێکدا پیاوانی ئاینی دەسوەردان لە کاروباری تۆ دەکەن کە نابێ دەستی تێوە بدەن، ئەوە دەکرێت لە ڕێگای پەرلەمان، لە ڕێگای ئەنجومەنەکاندا، لە ڕێگای خەڵکدا گفتوگۆی لەسەر بکرێ و بڕیارێک بدرێ کە ئیتر خەڵکەکە بڕیارەکە بدا، خەڵکەکە چی پێخۆشە، چی پێ باشە، ئەمە بڕیارەکە بدات، نەوەک ئەتو بێ بە هەزاران گەنج قوتابخانە، مزگەوتەکان، حتا تەلەڤیزیۆنەکان بەشیش ڕاگەاندن تەسلیمی ئەو مەلایانە بکەی، ئەو مەلایانەش بە ئارەزوی خۆیان ببنە کارگەیەکی پێگەیاندنی خەڵکی تند و تیژ و تیرۆریست و بیانکەنە بەڵا بەسەر هەموو جیهاندا. ئەمە هەتا ڕۆژی ئەمڕۆماندا بەردەوامە. بڕۆ سەر ئینتەرنێت بە هەزاران متەفەسیری وەهابی سعودی دەدۆزیەوە بە ئارەزوی خۆی ئیتر حەدیث و تەفسیر و شتیوا دەکاتن لەسەر قورعان و ئەمە لە کۆتاییدا دەبێتە بەڵایەکی زۆر گەورە و ئەو بەڵایە ئەمڕۆ کە تەماشا دەکەین محەممەد بن سەلمان ئەتوانم بڵێم هەستی پێ کردووە، بۆیە دەیەوێت بە شێوەیەک لە شێوەکان بایپاسی بکە، بەڵام سەر دەکەوێت سەر ناکەوێت ئەمەیان نازانی. ئیتر ئەو وێنانەی کە لە سەرتاوە نیشانمدان سەرۆکی فدراسیۆنی نێودەوڵەتی بۆ بۆشایی ئاسمان ژنێکە و یانیش ئەو شاجوانای سعودیەتان بینی کە نیمچە ڕوتە بە ئاڵای سعودیاوە، ئەمانە شتێکی کەمان نیشان دەدەن. ئایا ئەمانە پیلانی نوێی محەممەد بن سلمانن؟ بەڵێ پیلانی نوێی محەممەد بن سلمانن دەمانگەینتە کوێ، ئەمە دوایی باز دەکەین، بەڵام لەسەر بابەتە ئەکادیمیەکە بەردەوام بینانی بابەتە مێژوویەکە بۆ ئەوەی خەڵک تێبگەن. لە ساڵی 1960 جارێکی تر جاری یەکەم ئەتوانین بڵێن شەڕێکی گەورە لە نێوان عەرەب و ئیسرائیل دروست دەبێت و ئیسرائیل ئەو کاتە دەبێتە هەڕەشەیەک بۆ سەر هەموو عەرەب. ئیتر عەرەبەکان ناچاری یەکگرتن دەبن. فەیسەڵ و پاشا فەیسەڵ و ناسر
ناصری مصر ئیتر ناچار دەبن ئاش ببنەوە بەیەکەوە شەڕی ئیسرائیل دەکەن بەڵام زۆر بە خراپ دەشکێن لە ساڵی 1973دا ئەم جارە بە تایبەتی مصر هێرشێکی زۆر تون دەکاتە سەر ئیسرائیل و عەرەبەکاندا لەو شەڕەدا سەر دەکەوت زەبرێکی زۆر کوشندا لە ئیسرائیل ئەدەن و پاشەکشەی پێ دەکەن لە زۆر شوێندا پاشەکشەی پێ دەکەن و بەڵام لە ناوەڕاستی شەڕەکەدا ئەمریکا بە ئیتر دەگاتە هاواری ئیسرائیل و ئیتر گەورەترین چەک و جبلخانە و ئیتر بە تایبەتیش فڕۆکە و تۆپ هاوێژ و تانکی زۆر پێشکەوتی پێدا پسپۆرانی ئەمریکی دەگەنە ئیسرائیل ئیتر کارەکانیان بۆ ڕادەپەڕێنن ئەم کاتە ئیسرائیل ئەم جارە خاکێکی زیاتری عەرەبی داگیر کرد یەک لەوانە چیای گۆلانە لە سووریا کە زۆر نزیکی دیمەشقیشە ئیتر هەتا وەکو ئێستا داگیری کرد و بەری نادا ئیتر ئەمانە وا دەکەن کۆمکاری عەرەبی ئەو کاتە کۆب بێتەوە و کۆمکاری عەرەبی داوا لە مەلیک فەیساڵ دەکەن کە کارتی نەوت لە بەرامبەر ئەمریکا و خۆر ئاوادا بەکاربێنی فەیساڵ ئیتر فەرمان دەدا کە ئارامکۆ چیتر نەوت هاوردەی جیهان نەکەم و ئەمە قەیرانێکی ئابووری زۆر گەورەی لە ئەوروپا لێ دەکەوێتەوە لە ئەوروپا هەزاران خۆپیشاندان دروست دەبێت هەتاوەکو ئەمە کاریگەری لەسەر ڤێتنامیش دەبێت ئیتر لەسەر هەموو جیهاندا دەبێت و ئەمە وا دەکا کە وڵاتەکان هەندێکیان بە نهێنی ئیتر لەگەڵ پاشای سعودیا ڕێک بکەون بۆی نەوت بۆ ئەو وڵاتە بە تایبەت بنێرێ یەک لەوانە بەلجیکا بووە مزگەوتێکی زۆر گەورە لە بڕۆکس ساز دەکەن ئێستاش ماوە و داوا لە پاشا دەکەن بێتە بەلجیکایی و بەخۆی مەقەسی لێ بدات دەرگاکەی بکاتەوە لە بەرامبەر ئەوەدا نەوتی پێ بدرێ ئیتر ئەو کاتە سەرۆک نیکسۆن وەزیری دەرەوەی ئەو کات هێنری کسینجر دەنێریتە لای پاشا فەیساڵ و پێیان کسینجر بە پاشا دەڵێ تکایە کارێک مەکە بۆ ئەوەی پنتاگۆن دەست بە بژاردە سەربازیەکان بکە ئەگەر بێت و نەوت بە تەواوەتی ڕابگری ئیتر ئاسایشی نیشتیمانی ئەمریکا دەکەوێتە مەترسی بۆ ئەوەش سەربازان واتە پنتاگۆن ئیتر ناچار دەبێت کە زەبری سەربازی بۆشین یعنی هێرشت بکاتە سەر ئیتر ئەو گەمارویە کارێکی زۆر گەورە دەکا و ئەمە وا دەکاتن کە لە ساڵی 1975دا جاری یەکەم جیهان و یانیش خۆر ئاوادان بە دەوڵەتی فەڵەستینیدا بنێ هەتاوەکو ئێستاش ئەمە بەردەوامە لە ئیتر لە لیتراتۆری نەتەوەی گرتوەکاندا دانی پەیدانراوە و ئەمە لە دوایشدا وا دەکا کە سعودیە بەنهێنی بڕێک نەوت بۆ هێزی دەریایی ئەمریکا بنێری ئیتر بەو شێوێ دەبێت بەڵام لە ساڵی 1975دا مەلیک فەیسەڵ لەلایەن کەسێکی مسلمانی تندڕۆی بنەماڵەی خۆی لە کوێت وابزانم تیرۆر دەکرێت دەکوژدێ و ئەم کەسە هەرچەندە خەڵکی بنەماڵەی خۆشیان بۆ نزیکی بنەماڵەی خۆیان بووە کاتی خۆی باوکی وهابیەکی تندڕە بووە یەک لە ناڕازایی کەسانی ناڕازی بووە ئیتر لەلایەن پۆلیس و بە فەرمانی پادیشا دەکوژرێ بۆیە ئەو کەسەش تۆڵەی باوکی خۆی دەکاتەوە بەڵام سەرباری ئەوەش بیر و بۆچوونی دیکەشەیە کە ئەم کەسە لەلایەن دەستگا ئیستیخباراتیەکاندا بەکار هێنراوێت لە دژی فەیسەڵ بۆ ئەوەی فەیسەڵ لە ناوبەرن چونکە ئەمەی فەیسەڵ کردی لە بۆ فەڵەستین هەتاوەکو ئێستاش هیچ کەس نەیکردووە هیچ کەس لە ناو عەرەب لە ناو مسلماناندا وە بەقەت فەیسەڵ ئەو کارەی نەکردووە کە بتوانانی جیهان بێنێتە سەرچۆکان و ئێتر بگاتە ئاستێک کە ئیسرائیل پاشەکشەی پێ بکرێ و دەوڵەتی فەڵەستینی دانی پێدا بنرێ ئیتر لە ساڵانی 1975 و 79 بەرهەمی نەوت زۆر زیاد دەبێت و ئەمە ئیتر بە کورتی ئەتوانم بڵێم گەندەڵی لێ دەکەوێتەوە یعنی مەسلەیەکی کوردی هەیە ئەڵێ نەدیتە لە خۆڕیتەوە یانیش نەدیتە کاتی دیتە لە خۆڕیتە لە سعودیا لەو کاتەدا ئەگەر چی خوێندکار و شتی وایە ینی خەڵک زۆر دەنێرنە دەرەوە و خوێندن دەکەن لە ئەمریکا و لە ئەوروپا و ئەوانە دیپلۆمی بەرز وەکو ماستەر و دکتۆرات بەکاردێنن بەڵام ئەم جۆرە خوێندن و پێگەیشتنە سەقافیە کە لە پڕەوە لەسەر بنەمای پارە و پول و نەوتەوە دروست کراوە یعنی لەسەر پشتی وشتر و لەناو ڕەشماڵ هاتۆتە دەرەوە و لە پڕەوە ئیتر فڕیوە تا ئاسمان و بۆتە دکتۆر و مهندیس و ماستەر و دکتۆرات و ئەم جۆرە شتانە ئەمانە شتێک لە کەسایەتی خەڵکەکە ناگۆڕێت هەروەکو ئەوەی لە کوردستانی عێراقدا هەیە ئەتۆ بڕۆ مەڵبەندەکان
پڕ لە خەڵکی خاوەن دکتۆرات و ماستەر و بڕۆ لەقەکان پڕە لە خەڵکی ماستەر و دکتۆرات و دام و دەستگاکانیان دکتۆر فلان و سەرۆکی دەستگای نازانم لێ کۆڵینەوەی چی تێگەی هەر یەکە ناوێکی پێەیە، بەڵام تەماشای کەسایەتیەکانیان دەکەی، تەماشای کەسایەتیەکان جگەر لە کۆیلەیەکی زەلیل هیچی دیکە نابینی و تەماشای دەکەی مەسەڵەن گەلێک زار خەڵکی ئەوروپی بۆیان باس کردووە، مەسەڵەن ئەڵێن بەرپرسیاری کورد هاتووەتە ئێرە یەکەمین کار کە داوای لە ئێمە کردووە ئەوە نەبووە بچێ مۆزەخانەیەکی نیشان بدەین و یانیش کارگەیەکی نیشان بدەین و یانیش ئیتر پەرتوخانە و زانکۆی لۆڤن و زانکۆی گەند ببینێ، ئەوان داوایان لە ئێمە کردووە یانیش داوا لە هاوڕێکانیان کردووە بچن کارێکی بە کورتی بۆتان باز بکەم کارێکە کە بە تەنیا غەریزەی وحشی و غەریزەی حیوانی مرۆڤەکان دابین دەکا ئیتر ئەمیان بۆ ئەوە بکەن. ئیتر لە سعودیەشدا تەماشا دەکەین لەو سەردەمەدا ینی لە 75 و هەتا وەکو هەشتاکان بەدواوەدا نەوت زۆرە خەڵک زۆر دەوڵەمەند دەبێت پارێگەلێک زۆرە بەڵام ئەو پارێتی لێ بکەن نازانن بۆیە تەماشا دەکەین فەزیحەت و ئیتر کاری ئابڕوبەری سعودیەکان لە هەموو جیهاندا زۆر بڵاو دەبێتەوە هەم لە ناوخۆ هەم لە دەرەوەدەوە ئەم جۆرە کارانە نەوەکو بە تەنیا لەگەڵ دابوونەریتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و سعودیە و لە ناو کەوانە دەڵێم ئاینی ئیسلامدا ناگونجێ بەڵکو لە ئەوروپاش کەس کاری وا ناکە. بۆ نمونە چەند ساڵێک پێش ئێستا من تەماشای دۆکیمنتاریەکم کرد لە بەریتانیا پۆلیس ئۆتۆمبیلێک ڕدەگرێت لە بەرەوەی مخالفەی کردووە سەرپێچی کردووە ئیتر پێی ئەڵێ لە فلان شوێن لە گڵۆپی سوورتدا ئەویشڵێ ئەجا چێ لێمدا ئەڵێ نابێ ئەوە یاسایە ئەویشڵێ من ئەخر لە بنەماڵی پاشای سعودیەمە بەسەردان هاتوومە تێرە ئەویشڵێ بەخێر بێ بەسەردان بەڵام یاسا بۆ هەمویان یەکسانە ئەگەر بنەماڵی پاشای بەریتانیاش ئەم کارە بکەن من ناچارم سزایان بدەم تکایە ڕێگان بدە بە سزاکەت بم بشڵی سزاکە چەند دەڵێ ئەڵێ ئەوەندە پاوەندەیە وڵا ئیتر پێڵاوی خۆی دەردێنی لە ئۆتۆمبیلەکەی دەڵێ ئەو پێڵاوە دەبینی ئەو پێڵاوە لە موچەکەی تۆ لەو سزایی کە ئەتۆ بۆم دەنووسی ئێستا زۆر زیاترە لە جیاتی ئەوەی داوای لێبوردن بکە من گەلێک منیش هەندێک جار سەرپێچی یاسایم کردو بەڵام دوای لەگەڵ پۆلیسەکە دانیشتومەوە ئیتر ڕێزم لێ گرتووە و داوای لێبوردنم لێ کردووە چونکە من سەرپێچی یاسایم لە ئەوروپا هەر کەسێک ئەمە بکە ئیتر دوای داوای لێبوردن دەکا ڕێز لە یاسا دەگرێت بەڵام تەماشا دەکەی لە سعودیا کەسێک کە هاتووە خزمی پادیشایە ئەوە لە بۆ خوێندنیش هاتووە ئەمە لە بۆ دکتۆرات هاتووە ینی وهایە ئیتر ئەمانە تەماشا دەکەی هەر وەکوتم لە کوردستانیشدا ئەمە هەیە تەماشا دەکەی دکتۆرای هەیە سەرۆکی فلان بەرام کۆیلەیەکی لەقا کۆیلەیەکی مەڵبەندە چاوی لە کۆیلەیەکی حیزبیە ئیتر کارێکی پێبدا پۆستێکی پێبدا واستەیەکی پێ بکە لە بەرامبەر ئەوە دەوڵەمەند دەبێت و دەوڵەمەندیەکەیشی نازانی بەکاربێنی و ئەمە لە سعودیا ئەو کاتەدا تەقینەوەیکی گەورەی لێ دەکەوێتەوە یەک خەڵکەکە وەکوتم زۆر دەوڵەمەند دەبێت بەو پارێکاری ئابڕوبەرانە دەکە حتا بنەماڵی پاشاش لەناودا و لە هەمان کاتدا ئەمە ئەو مزگەوتانەی کە ڕێگایان پێدراوە بە ئارەزوی خۆیان خیتاب بدەن و خەڵک پەروەردە بکەن و تەفسیرەکانی قورئان بکەن کەسانی تندڕۆی لێ دروست دەبن و ئەو کەسە تندڕیانە دەبینن کە لە ناو وڵاتەکەیاندا ئیتر ئەم جۆرە شتانە لە ژێرێک مەککە و مەدینە و نەوەکانی حەزرەتی محەممەد و ماڵی خوا هەیە لەلایەکی دیکەشدا تەماشا دەکەین گەورەترین فەزیحەت لەوێدا هەیە ئیتر ئەمە وال تەقینەوەی کۆمەڵایەتی گەورەی لێ دەکەوێتەوە یەک لەو تەقینەوانش دەستگرتن بەسەر مزگەوتی ئەلحەرەمدا مزگەوتی گەورە لە مەککە کە پیرۆستترین شوێنی ئیسلامە نابێت و دەستی پێدابووری لەوێدا ڕاپەڕین بکەیت بەڵام ڕاپەڕینێکی زۆر ڕادیکاڵان لە 20 تشرین 1970 ڕوودەدا ئیتر ڕادیکالەکان بەردەوام داوای گەڕانەوەی ئیسلامی پاک و بێگەر دەکەن و بەردەوامیش بنەماڵەی پاشا ناچارن ئیتر پەنا بۆ عولەماکان بەرن و ئەمانە سەرکوت بکەن بیانگرن سەرکوتیان بکەن و ئەمانە دەبنە بەڵایەکی زۆر گەورە لەسەر سعودیە ئیتر سعودیا ناچار دەبیر لە ڕێگایەک بکاتەوە ئیتر ئەمیش ئەوەیە کە لەو کاتەدا لە ساڵی 1970 یەکێتی سۆڤێت لەسەر بانکهێشتی حیزبی کۆمۆنیستی ئەفغانستان کە دەکەوێتە تەنگاسی دەچێ ئەفغانستان داگیر دەکات کە ئەفغانستان داگیر دەکات سعودیا ئەو هەموو بەڕەڵایەنەی خۆی ئەو هەموو ڕادیکاڵە ئیسلامیانەی خۆی کە بوونەتە بەڵا بەسەریدا هەمیان دەنێریتە ئەوێ و لەوێدا جیهادیان پێ دەکات یەک لەوانش ئەو بنلادنەیە بنلادن بە تەنیا لە ئەفغانستان شەڕی نەکردووە ئەو ڕووداوەی 20 تشرینی 1970 مزگەوتی گەورەی مەککە بنلادنیش لەناودا بووە یان یەک لەوانە بووە
ئیتر ئەمە لە ئەمانە بۆ ماوەی چەند ساڵێک تقریبا 8 ساڵێک لە ئەفغانستاندا جیهاد دەکەن بە ئیتر بە ئایدۆلۆژیای وهابیەت و قورعان بە پارەی سعودیا و بە چەکی کافرەکان ئەمریکا شەڕێکی زۆر گەورە دەکەن و لە دواییدا ئیتر یەکێتی سۆڤێت زۆر بێزار دەبێ و ئابوودەکەی پەک دەخرێ هەتا وەکو 1989 دا ئیتر بە تەواوەتی یەکێتی سۆڤێت هەم لە ئەفغانستان کشایەوە و هەمیش یەکێتی سۆڤێت بە خۆشی هەڵوەشایەوە. ئیتر ئەمە کارەساتەکانە و دوای ئەمە تەماشا دەکەین ڕووداوگەرێکی کە ڕوودەدەن ئەویش ینی لە هەشتاکاندا بەتەنیا سعودیا جیهادیەکانی خۆی نەناردەدا ئەفغانستان لە هەمان کاتدا هاوکاریەکی زۆر باشی سەدام حوسێنی دەکرد کە لە شەڕدا بوو لەگەڵ ئێراندا. یعنی ئەو کاتە منداڵ بووم بەبیرم دێ خەڵک کاریشی نەکرد بە دەژیا، یعنی خەڵکێکی زۆر هیچ کاریان نەدەکرد، هیچ کارێکیان نەدەکرد، بەڵام ئەیانتوانی زۆر ینی بژین باش بژین، یعنی هیچ کێشەیەکی خواردن و پێخەوجل و بەرگ و ئەم جۆرەشتانیان نەدەبوو. ئەمە بەهۆی چ بوو؟ بەهۆی پارەی سعودیا بوو. یارمەتیەکانی سعودیا وای دەکرد کە خەڵکەکە بژی و بمینێ و لە ساڵانی کۆتایی ئیتر هەشتاکاندا دوای ڕاگررتنی شەڕدا ئەمجارە سەدام پەلاماری کوێتیدا و سەدامیش وەکو جەمال عەبدولناسر گوتی نەوت العرب للعرب، یعنی چاوی بڕی بووە نەوتی سعودیا و سعودیا ئیتر ئەم کاتە دیسان پەنای بۆ ئەمریکیەکان برد، پەنای بۆ ئەمریکیەکان برد و ئیتر بەم شێوەیە شەڕەکە درێژەی کێشە. ئیتر هەتاوەکو سەدامیان لە کوێت دەرخست و بەو شێوەیە لە سەردەمی فەهددا ئەتوانین بڵێن گەورەترین هاوکاری لە نێوان سعودیا و لە نێوان ئەمریکیەکاندا سازکرا و هێزەکانی ئەمریکی لکە لە سعودیا مانەوە. آخر هێزەکانی ئەمریکا بەتەنیا لە ساڵی 1991 نەمانەوە، بەڵکو ئەوە چەندین ساڵی خای هەتا 95 وابزانم مانەوە و ئەمە گۆڕانکاریەکی زۆر گەورەی ڕیشەی لە سعودیا دروست کرد. چی بوو گۆڕانکاریەکە؟ یعنی سەربازە پیاوەکان سەرباز بوون، بەڵام لەگەڵ سەربازە پیاوەکاندا سەربازی ژنیش هەبوون کە کاری لۆجستیک و دام و دەستگاکان و نەخۆشخانە و شفێری و بار هەڵگرتن و کڕینی کەل و پەل و دەچونە ڕێستۆرانتەکان شتیان دەکری و بە دەستێک سیارە و بە دەستێک جگەرە. ئیتر ئەمە لە سعودیا پێشتر نەبووە، یعنی ژنی سعودی پێشتر بەتەنیا لە ماڵەوە عبایەکی ڕەشی بەسەردا بووە و نەچۆتە دەرەوە. ئەگەر چوبێتە دەرەوە حیمایەی پیاوەکەیدا لە دوای پیاوەکەیدا 3 مەتر لە دوای پیاوەکەیدا ڕۆیشتە چۆتە دەرەوە هاتوتە ماڵەوە. جگە لە خواردن هیچی دیکەی نەبووە، خانوێکی خۆش، خۆراکێکی باش، تەلەڤیزیۆن فلان فلان فلان، بەڵام ئازادی نەبووە. ئیتر ئەو کاتە پرسیارێک لە لای ژنانی سعودیە دروست دەبێ، باشە بۆ ئێمەش نەتوانین ئۆتۆمبیل لێ بخڕین، ئێمەش ئۆتۆمبیلمان هەیە، بۆ ئێمە نتوانین لێ بخڕین، بۆ ئێمەش نتوانین جگەرە بکەشین، بۆ ئێمەش نتوانین بچینە بازار کە ژنێکی ئەمریکی دەبینن بە تاقیتەنیا ئەچێتە بازار و شت دەکڕێت دەگەڕێتەوە. ئەمە کاریگەریی زۆر گەورە دروست دەکات و ئەمە یەکەمین جارە سعودیا دەهەژێنێ لەو بارەیەوە کە دەبێ ژنانیش مافی دەنگدانیان هەبێ، مافی ئۆتۆمبیل لێخڕینیان هەبێ و بووە بە شێوەیەک لە شێوەکان مافی ئەویان هەبێ بە تەنیا بچنە دەرەوە، چونکە بە پێی قانون ژن بۆی نەبوو بچێتە دەرەوە. ژن هەر بە ئینسان هەژمار نەدەکرا، مەسەڵەن منداڵەکانی پادیشە ژنەکان کەس نازانی چەندن، کەس نازانی چەندن، ئیتر بۆیە ئەوەی دەرفەتی دەبینێ ڕادەکە و دەچێتە دەرەوە. ئیتر ئەمە تەماشامان کرد زۆر ئەوەی تیاکەوت و لە هەمان کاتدا تەماشامان کرد لەلایەک سعودیا ناچار دەکا ژنەکان تۆزێک سەربەزن و سەربازانی ئەمریکا و هاهات و چۆ دەکەن لە ناو سعودیا و ئەمە ناڕزایەکی زۆر گەوری لێکەوتەوە لە ناو سعودیادا هەتاوەکو ئەو کاتش ئوسامە بن لادن لە بەیانی 13 تشرینی دووەمی 1995 بۆمبێکی گەورەی لە ناوەندێکی مەشقی پاسەوانی نیشتیمانی سعودیا لە ڕیاض تەقاندەوە و لەوێدا 5 بەڵێندەری ئەمریکی و سەربازێکی ئەمریکی، یعنی 6 کەسی ئەمریکی لەوێدا کوژران. و ئەمە و ڕووداوەکانی دیکە هەتاوەکو دەگاتە 11 سپتەمبەر وای کرد کە خەڵکی ئەمریکا و خەڵکی خۆر ئاوا بە تایبەتیش تینگ تانکەکان بەردەوام ئەو پرسیارە بورێژن. باشە ئێمە بۆ هاوپەیمانی سعودیای کە سعودیا ئەم جۆرە تیرۆریستانە ئەم جۆرە بنلادنانە بەرهەمدێنێ و ئەمانە دوایی دەبنە گەورەترین هەڕەشە کە دەتوانن بورجی بازرگانی جیهانی لە نیویۆرک بتەقێنەوە، کە سبەی ئەتوان پنتاگۆن بتەقێنەوە.
سبەی ئەتوانن سەرۆک کۆمار بکوژن، سەرۆک وەزیر بکوژن. ئیتر ئەم جۆرە شتانە وای کرد کە ڕەخنەیەکی زۆر گەورە، گوشارێکی زۆر گەورە لەسەر سعودیا و لەسەر وڵاتانی خۆرئاوا دروست بێ کە پێویستە بە زووترین کات واز لەو هاوپەیمانە درۆزن و سەختەچی و مەترسیدارە بێنن. و ئەمە وای کرد لەو کاتەوە بەڕاستی سعودیا بە هەزاران ئەکادیمی و کرێگرتەی ئەکادیمی، کرێگرتەی ڕۆشنبیر، یعنی ڕۆشنبیری بەکرێگیرا و قەڵەم بەدەستی بەکرێگیرا و ئێستاکەش وەکو دەبینن سۆسیال مدیاچی بەکرێگیرا و بە هەزاران بگرن پاریان پێ بدەن بۆ ئەوەی شت بنووسن لە بەرژەوەندی سعودیا. و سعودیا ئەو کاتە بیانوێکی هینایەوە، بیانوەکەیان تا ڕادێک ڕاستە ئەڵێ لە وەهابیەتدا تند و تیژی و تیرۆر نییە، بەڵکو وەهابیەت کێشەکە ئەوەیە کە وەهابیەت بە ئیخوان المسلمین بارگە کراوە. یعنی ئیخوان المسلمین کاریگەری لەسەر وەهابیەت دانەوە، هەموو شتەکە دەخەنە ئەستۆی ئیخوان المسلمین و تەماشا دەکەن بەردەوام ئیخوان المسلمین وەکو هەدەف نیشان دەدەن. تا ڕادەیەک ئەمە ڕاستە، من ناڵێم وەهابیەت ئاینێکی وانیش طریقەتێکی کۆنەپەرستنی، طریقەتێکی حتا بڵێ کۆنەپەرست و دواکەوت و تند و تیژیشە، بەڵام لە هەندێک مەجالدا ئەمە ڕاستە کە وەهابیەت کەوتۆتە ژێر کاریگەری ئیخوان المسلمین کە مداخلەی کاری سیاسی بکە، مداخلەی کاری کۆمەڵایەتی بەو شێوە بکە وەکو ئەوەی کە بن لادن ئەی کردیتر. ئەمانە تا ڕادەیەک ڕێگەیان تێدا دەچێت، بۆیە تەماشا دەکەین لەلایەک ئەو گەندەڵیانە، لەلایەک ئەو جۆرە تەقینەوانە کە ئیتر دەبێتە هەڕەشەیەک بۆ سەر هاوپەیمانەکانی سعودیا ناچار دەکا بەرەو جیهانێکی کە بڕوا. ئیتر ئەو جیهانە ئیتر وای لێ دێکە سعودیا تا ڕادەیەک تووشی جۆرە گۆڕانکاریەک بکە، بەڵام ئایا ئەو گۆڕانکاریانە گۆڕانکاری چۆنن و ئەم گۆڕانکاریانە ئایا گۆڕانکاریەکن کە دەبنە هۆی ئەوەی پێی بگوترێ سیکولاریزم و ئەلمانیەت، ویانی گۆڕانکاریەکە ئەکرێ پێی بگوترێت کە سعودیا بەرەو دیموکراتیزە دەچێت، ئەمەیان لە بەشی دووەمدا وەڵامەکەی وەردەگرینەوە. بەرنامەکەمان زۆر درێژ بوو، بەڵام تکایە هەوڵ بدەن ئەم بەشە بە تەواوەتی جوێ لێ بگرن و لە بەشی دووەمینیشدا چاوەڕێمان بن، ئیتر لەو کاتیدا وەڵامی هەموو بابەتەکانی دیکە لە بەشی دووەمدا دەدەینەوە. تکایە لایکردنی بابەتەکانمان و شێرکردن و نووسینی کۆمنت ئەگەر وشەیەکیش بێ، ئەگەر بەسڵاوێکیش بێ، تکایە لەبیر نەکەن، چونکە ئەمە بۆ من زۆر گرنگە کاتێک تۆ کۆمنتێکی بچوک بنووسی، ئیتر ئەگەر یەک وشەش بێ ئەمە وا دەکە خەڵکانی دیکە بتوانن بابەتەکانمان ببینن. چاوەڕێمان بن هەتا بەشی دووەمین لەسەر پرۆژەی دیدگای 2030 وڵاتی سعودیا و کاریگەریەکانی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئیسلامی سیاسی و سیستەمی دەوڵەتە داخراوەکاندا. کاتێک خۆش.